گفتوگوی زیاتر دەکەم لەبارەی بە ئەلکترۆنیکردنی سیستەمی نەخۆشخانەکان بەڕێز ئەندازیار حەربی ئەساد بەڕێوەبەری تەکنۆلۆژیای زانیاری لە وەزارەتی تەندروستی لە ستۆدیۆ ئامادەیە. کاک حەربی زۆر بەخێر بێت. بۆچی گرینگە سیستەمی ناو نەخۆشخانەکان ئەلکترۆنی بێت؟ پێشەکی زۆر سپاسان دەکەم لەژێر کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی ڕێزدار جەنابی کاک مەسعود بارزانی هەروەها ئێمە کە گرنگی باسی گرنگی سیستەم بکەین لە نەخۆشخانەکان زۆر گرنگە لەبەر ئەوەی بەهەدەردان کەم دەکاتەوە ڕۆتین کەم دەکاتەوە کار ئاسانی بەهەدەردان کات و پارش بۆ نمونە نەخۆش هاوڵاتیە کە سەردانی نەخۆشخانە دەکات ئێستا گەر بە ڕۆتینی خۆی دابڕوە دێبڕاتن لە پرزگا نایە بنووسی سرە بگریتن تاوەکو ناوی تۆمار دەک لە سەر وەراقەیەک بەڵام ئێستا کە بەو سیستەمە خۆشبەختانە تەنها یەک جار ناوی کە تۆمار کرا چەندەمین جار بێتەوە بە هەمان ئایدیەوەکو ناسنامەیەکی ژمارەیەکە کە هەر جاری سەردان بکە بە ژمارەی موبایل یان ناوی سیانی یان ناوی دوانی دەتوانین بە ئاسانی ببیندێتەوە هەروەها هەرچی فەحسی هەیە مختبەری یان دەرمانە بۆی دەنێت ئەرچیف دەگرێت و هەڵدەگیرێتن هەر کات دەگەڕێنەوە هەروەها پارەش کەم دەکاتەوە. ئەمە لەنێو هەموو نەخۆشخانەکانیان جارێ لە نانەکە لە ئێمە ئەگەر باسی سیستەم بگەین لە 2013ەوە لە نەخۆشخانەی هیوا ئەم سیستەمە هەیە و جێبەجێ دەکرێتن بە سلێمانی هەروەها دوای ئەوە پاکێژێک هەم لە 2019 کە گرێبەست کرایە سەرجەم نەخۆشخانەکانی شێرپەنجە خۆشبەختانە ئەو ڕۆکەنانەکەلی افتتاح کرا و دەستی پێکرد لە قۆناغی داهاتوو سنتەری شێرپەنجە لە ناو نەخۆشخانەی ڕزگاری لە هەولێر هەروها نەخۆشخانەی ئومێد لە دهۆک سەرجەم نەخۆشخانەکانی شێرپەنجە لە هەموو کوردستان پێکەوە دەبسترێتەوە. ئەگەر پێکەوە بسترێتەوە گرنگی ئەوە چییە؟ گرنگی ئەوەیە زۆر نەخۆش هەیە بە خۆتان دەزانن دەرمانی شێرپەنجە گرانە لەوانەیە نەخۆشێک هەبیت مانگانە 700,000 دۆلاری تەکلیف بکاتن عیلاجەکەی لەوانەیە نەخۆش لە دوو شوێن وەگریتن و ئێمە هیچ داتایەک نەبوو کە پێکیانە ببەستێتن بەڵام ئەمە دەبڵێکەی ناهێلیتن ئەگەر بۆ نمونە لە دهۆک نەخۆشێک سەردانی ئەو نەخۆشخانەی کرد و بشتە سلێمانیان هەولێر ناوەکەی هەیە و داتاکانی هەمووی بەردەست دەبێت. باشە مادەم باست کرد کاک حەربی کە لە 2013ەوە لە نەخۆشخانەی هیوا لە سلێمانی هەیە دەرەنجامەکەی کەوەرتان گرتوەوە چۆن بوو؟ ئەو دەرەنجامی کە وەرمان گرتەوە ئێستا لە نەخۆشخانەی هیوا بە هیچ شێوەیەک قەلەم و وەرەقە بەکار نایێتن هەمووی پێپەرلێستە هەمووی سیستەمە ئەگەر تەمەشاکەین ئێستا لە نەخۆشخانەکانی بەراوردێک بکەین ئێمە ژوورێک هەیە تەنها فایلی نەخۆش لە سەرێکدانرایە خوا نەخواستە ئاگرێک گرتی شتێک گرتی ئەوە هەمووی داتاکان دەڕواتن بەڵام لە هیوا ئەوە هەموو بەدەر ئەگەر بگەڕێنەوە بۆ بەهەدەردان بۆ تاقیگا زۆر جار نەخۆش هەیە مثلەن ئەگەر باسی HbA1c بکەین ئەو نەخۆشانەی کە شەکرەیان هەیە بە نمونە دێنەوە 3 مانگ جارێک دەبێت ئەو فەحسە بکەن ئەگەر سیستەم هەبێتن بۆ دکتۆر داوای لێ دەکاتن دەڵێت ئەو فەحسەم بۆ بکە کە تەماشا دەکات لە سیستەم پێشی 2 مانگە کردیت کەواتە پێویستی پێ نییە یان زۆر جا نەخۆشی ڤایرۆس هەیە فەحسی ڤایرۆسە هاوڵاتیەکە پێویست ناکات دیسان دووبارە بیکاتەوە لێ لە زۆر لایەنەوە خەرجی زیاد دەکاتن و داهات زیاد دەکە خەرجی کەم دەکاتەوە هەروەها ئەوانەی کە ئیشیش دەکەن کار ئاسانەیەکی باش دەکاتن و داتاکان بەردەستە عادەتەن لە هەموو دنیا وایە ئەگەر تو داتایەکی ڕاست هەبوو درست هەبوو دەتانی بڕیار بدەیت لەسەر شتەکان نەخۆشیەکان دەستنیشان بکەیت بە ئاسانی چارەسەریان بکەیت. باشە وتت کە فایلەکان مەترسی سووتان و لە دەستدانیان هەبوو بەڵام بێگومان تەکنەلۆژیاش بە مەترسی نییە چۆن دەیان پارێزن لە هاکردن لە دزەپێکردن لە دەستچوون؟ بەڵێ ئێمە ئەو کۆمپانیانە بڵێن بەتاکیت یعنی حکوومەت لەگەڵ کردی تایبەت ئەنجام دەداتن کە ئێمە کۆمەڵێک ستانداردی عالەمی هەیە کە لەسەریدا دەڕێژرێتن لەسەر ئەو ئەساسە ئێمە دەتوانین داتاکانمان بپارێزین و سکیورتێکی زۆر باشی هەبێت هەروەها ئێمە تەنها یەک سێرڤەرمان یە باکەپمان هەیە و هەمووی هاش دەگرێتن بە هیچ شێوەیەک داتا دزەی پێ ناکرێتن. باشە ئەمە بۆ پزیشکان و بۆ کارمەندانی ناو نەخۆشخانەکان باست کرد کە لۆتکە مەکاتەوە و بۆ شێوەیە زانیاریەکان لە بەردەستە ئەبن ئەی بۆ نەخۆش چییە گۆڕێ؟ بۆ نەخۆش وەکو پێتم گوت نەخۆش ئێستا دەڕواتن لەوانەیە جنابدیان ئێمە هەموو سەردانی نەخۆشخانەمان کردوی دەڕۆین قەڵەباڵغێکی زۆر هەیە بەڵام ئەوە دادپەروەریش حتا لە نۆرەی نەخۆش دادنەدەن کە هاوڵاتیەکە نەخۆشەکە چوو لە پرزگە ناوی نووسی ئیتر ژمارەی پێ دەدرێتن شاشەیەکە کویە دەڕواتە لای دکتۆرەکە پێ دەڵێتن وەرە یعنی دادپەروەریش دروست دەکاتن هەروەها
نەخۆش زۆر جار فەحسێکی کردووە لە دەرەوە یان عیلاجێکی وەرگرتووە دکتۆر داخل دەکە ئەو فەحسە پێویست ناکە دووبارە کاتەوە هەموو بۆ هاوڵاتیش دەگەڕێتەوە کاتی بۆ دەگەڕێتەوە هەروەها داهاتیشی بۆ دەگەڕێتەوە بۆ حکوومەت وە بۆ هاوڵاتیەکە. باشە کەی تەواوی دامەزراوە و نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان بە ئەلکترۆنیەکرێن سیستەمەکەیان؟ پرسیارەکەت زۆر بەجێیە ئەوە ئێستا حالیان ئەو پرۆژەیە لە نێو دیوانی وەزارەتی تەندروستیە واکاری لەسەر دەکەین سەرجەم نەخۆشخانەکان و بنکەکان و سنتەرەکان و تاقیەکان خۆشبەختانە تاقیەکان ئێستا دەستی پێکردووە هەموو پێکەوە دەبسترێتەوە بە سیستەمێکی ئەلکترۆنیە لە داهاتوویەکی نزیک ئینشاءڵڵا بەڵام بە خۆت دەزانی ئاسان نییە هەرچی سێکتەرە تەندروستیەکانە بە کەرتی تایبەت تویشەوە هەموو بێنە ناو یەک سێرڤەر و یەک نیتوۆرک هەمووی پێکەوە دەبیتن یعنی هاوڵاتیەک ئەگەر لە کەرتی تایبەت سەردانی دکتۆری کرد و بەیانی لە کەرتی گشتی سەردانی نەخۆشخانەی کرد داتاکەیان شێرە با من ئەوە تێ بگەم ینی ئێستا ئێوە وەک وەزارەتی تەندروستی نەخۆشخانە تایبەتیەکانیش ڕادەسپێرن بەوەی کە سیستەمەکانیان بکەن ئێمە سیستەمێک دادنین وەک وەزارەتی تەندروستی سیستەمێک دادنین ئەو سیستەمە ئەو نەخۆشخانانەی کە ئێستا سیستەمیان هەیە لەگە سیستەمی ئێمە لە ڕێ API ڕەبت دەکەین داداکانیان ئاڵوگۆر دەکرێتن ئەگەر نەیان بوو دەتوان ئەو سیستەمی ئێمە بەکاربین هەمووی پێکەوە ڕەبت دەکرێت یعنی نەخۆشەکان ئەگەر ئەو ڕۆبەیانی سەردانی دکتۆری کردیان نەخۆشخانە لە کەرتی تایبەت یان کەرتی گشتی و بەیانی لە زاخۆیان لە خانەقین سەردانی کردەوە ئەو داتای کە لێرە دکتۆر ئەو عیلاجانەی بۆی نووسیان فەحسەکان لەوێ دەبینرێتن ئەو کاراسانەیەکی زۆرە و دەرمان بە دەردان کەم دەکاتەوە لە ڕووی تاقیگەوە لە ڕووی پارەوە لە ڕووی بەکارهێنانی وەرەقە و ئەوانە هەمووی دەگەڕێتەوە. هیچ دێدلاینێکتان هەیە کە بڵێنی دێمە کۆتا کاتە بۆ ئەوەی کە ئەم سیستەمە ئەمە ناتوانین دێدلاینێک بدەین چونکە بەخۆت دەزانی ئەو قەیرانێکە هەبوو ئێستا مشکلەی هەرە گەورەمان ئێمە هاردوێر بووە سۆفتوێر ئەوە پارەی پێویستە بۆ هەموو نەخۆشخانەکان دەبیتن کۆمپیوتەر دانێت نیتوۆرک دانێتن پرینتەر دانێتن هەروەها سەرڕای ئەوەش کارمەندەکانمان ئێمە کارمەندی ئەگەر باسی بەشی ئایتی بکەین کارمەندەکانمان ئێمە لە کوردستان ئەوە چەند ساڵە تەعینات نییە دەمەزراندن نییە و ئەوانەی کە هەنە لەوانێت تۆزێک بەتەمەەن بن لە ئەوەی کۆمپیوتەری زۆر نەزان بۆی ئەوان هەموو گابنیان ئەوانە هەموو کێشەنەکە ئەوەیە تاخیر دەکاتن هەروەها شتێکی تر ئەگەر باز بکەم سەرجەم ئەو منداڵانی لە دایک دەبن کە یەکەم ڕۆژ لە دایک دەبیتن لە نەخۆشخانەی گشتی یان نەخۆشخانەی تایبەت لە داهاتوویەکی زۆر نزیک دەتوانم بڵێم لە ماوەی مانگی 10 بۆ 11 هەمووی دەبتە ئۆنلاین لە نەخۆشخانە هاوڵاتێکی کە سەردانی کرد QRێکی پێ دەدرێتن دەتانیتن مامەڵەکانی خۆی پێ بەڕێوە باتن هەروەها دەڕواتە کارتی نیشتیمانی هەمووی ئەو بە سیستەمی ئەلکترۆنی پێکەوە دەبسرێتەوە لە سەرجەم عێراق نەکار کوردستان. باڵێ دەستخۆش بەڕێز حەربی ئەسعەد بەڕێوەبەری تەکنۆلۆژیا و زانیاری لە وەزارەتی تەندروستی زۆر بەخێر بێت.